سڵاوتان لەبێ ئەزیزانم دووبارە لە سمارت ترێدەرەوە گەڕام وڵاتان شیکاری هەفتەی سێمی مانگی پێنجی ساڵی 2024 دەکەین سەبارەت بە ئاڵتون شیکاری هەفتەی ڕابردوومان بە تەواوەتی وەکو خۆی دەرچوو ئەو سیناریۆی کە پێشبینیمان بۆ دەکرد تارگێتی 2400 پێکا و توانی ئاستێکی بەرزتریش تۆمار کات لە دوای شکاندنی 2373 وەک لە شیکاری پێشوو باسمان کرده بوو ئەگەرەکانی 2400 و بەرەو سەرتریش چالاک دەبن بۆ ئەم هەفتەی ئاڵتون دەتوانین بڵین کە زۆنی 2373 دەتوانین ئەم زۆنە بێنینە سەرەوە زۆنی 2073 واتە 373 بۆ 353 بۆتە زۆنێکی کۆنکرێتی زۆر بەهێز بۆ بەرزبوونەوە واتە تا نرخ لەسەر ئەم زۆنە بێت سیناریۆکانی بەرزبوون بە بەهێزی دەمێننەوە و ئەگەرەکانی تۆمارکردنی ئاستێکی مێژویی بەرزتر هەیە لە دوای شکاندنی 2400 ئاڵتون لە هەوڵدایە خۆی بگەنێتەوە ئاستی 2432 واتە تارگێتی بەرزبوون لەم زۆنەوە ئەم سیناریۆی کە دەستی پێ کردووە یەکەم تارگێتی یەکەم 2400 بووە تارگێتی دووەممان 2432 دەبێت بۆ ئەم هەفتەیە لە دوای ئاستی 2432 ئەگەر بێت و ئەم ئاستەش بشکێنێت سیناریۆی دواتر گەشتن دەبێت بە ئاستی 2470 بەڕێزان زۆر حەزەر لە مامەڵەی فرۆشتن بکەن هێشتا کاتێکی گونجاو نییە بۆ فرۆشتن دەکرێت لەم ناوچانە سیناریۆیەکی فرۆشتن لەوانەشە بیکەین بە سیگناڵ و بتوانین قازانجێکیشی لێ بکەین ئەگەر ئیشەڵا ببێتە نسیب دەکرێت سیناریۆکی داوەزین چالاک بێت هەتا 20 ئۆنسەش داوەزینی پێ بکات بەڵام من باستی ئاراستە گەورەکە دەکەم ئاراستە سەرێکەکەی ئاڵتون کە بۆ ئەم هەفتەیەش بێتەوە هێشتا بەرزبوونە لە دوای شکاندنی 432 و داخستنەوەی کاملێکی چوارکاتژمێری لە سەروی ئەوێەوە سیناریۆی گەشتن بە 2470 چالاک دەبێت شیکاری دووەممان لەسەر نازداک کە پشکەکان بەعام هاوشێوی ئاڵتون بەرزبوونێکی زۆر باش و فراوانیان دەست پێ کردووە بەڕزان سەبارەت بە نازداک ئێمە باس لە ناوچەیەک دەکەین کە هەفتەی ڕابردوو سیناریۆی بەرزبوونی تێدا چالاک بووە بۆیە ئاگدار بن لەسەر ئەساسی ئەم تارگێتانەی کە ئێستا باسی دەکەین کڕین نەکەن لەم ناوچەی کە ئێستا تیدایە نازداک تاوانە من نازداکی سپۆتە واتە و نازداکی کە بەسەر ناچێ ئاگدار بن جیاوازی سعر هەیە لە نێوان نازداکی سپۆت و نازداکی کۆتراک واتە ئەو نازداکی کە بەسەر دەچێت نرخی جیاوازە لەگەڵ نازداکی کە ئێستا ئێمە شیکاری پێ دەکەین وەک هەموو جارێک ئاماژەمان پێکردوت کە ئاگداری ئەو جیاوازیە بن ئەم زۆنەی کە لێرە دیاریمان کردووە 18360 بۆ 10246 ئەم زۆنە با بڵین ئەم کاندڵی یەک ڕۆژیە بزەبت ئەم کاندڵە کە بەم شێوازە داخراوەتەوە و چۆتە سەروی زۆنەکە ئاماژەیەکی زۆر بەهێزی بەرزبوونە و ئامانج لەم بەرزبوونی گەشتنە بە ئاستی 19120 بەڵام پێش گەشتن بە 19120 لە 18733 یەک هێڵی بەرگری بەهێز هەیە کە دەکرێت ڕیتێستێک لێرەوە دەست پێ بکات یاخود سیناریۆیەکی بچووکی دابەزین چالاک بێتیدا پاشان دەستکات بە بەرزبوونەوە بەڵام ئەم قووەتەی کە لەم زۆنە دروست بووە تارگێتی ئێرەیە 19120 بۆیە زۆر حەزەر لە مامەڵەی فرۆشتن بکەن بەڕای من زیاتر تەرکیزتان لەسەر مامەڵەی کڕین بێت ئەگەر بێت و نرخ بدات لەم ئاستی بەرگریە پاشان لێرەوە دابەزینێک دەست پێ بکات بۆ ئەم ناوچانە یاخود هەتا ئەگەر بێتەوە بۆ زۆنەکەش بە دوای دەرفەتێکی کڕیندا بگەڕێن بە ئامانجی گەشتن بەم تارگێتە لە دوای گەشتن بەم تارگێتە ئەنجا سیناریۆیەکی باشی دابەزین ئەگەر هەیە دروست ببێت کە ڕێتێستێکی باشی پێ بکاتەوە بەرەخوارەوە پاشان لێرەوە دیسانەوە بەرزبوونێکی دیکە دەست پێ دەکات ئەمە بەگشتی ئەم پێشبینی کە دەیکەین سیناریۆشی دوورمەودایە لە دوای گەشتن بە تارگێت یەکەم و دابەزینەوەی ئەو کاتە ئەگەری گەشتن بە 20,000 شەیە بۆ نازداک واتە ئەگەری گەشتن بەم تارگێتە شەیە و ئەم بەرزبوونە فراوانە لە پێشە کە ڕوو بدات
بۆیە بە تەواتی حەزر بکەن لە مامەڵەی فرۆشتن بە تایبەتی ئەوانەی کە پێیان وایە ئەسەر نازداک لە لووتکەیەکی زۆر بەرز و مێژوویدایە، ئیتر کاتێکی گونجاوە بۆ فرۆشتنێکی دوورمەودا و مامەڵەیەکی فرۆشتن بەبێ بەکارهێنانی ستۆپلوس. ئەگادار بن بەم بەرزبوونە تێنەکەون هێشتا بە پێی شیکاری و بە پێی ئاماژەی ئەم زۆنی کە دروست بووە ئەگەرەکانی بەرزبوونی زیاتر لە پێشن. شیکاری سێمان لەسەر داوجۆنسیش بە هەمان شێوە بەرەزان تقریبان ئەیش سیناریۆکێک و نازداک وایە ئەم کاندڵی کە لێرە دروست بووە وەتە زۆنێکی زۆر بەهێزی بەرز بوون. ئێستا حالیان لە زۆنێکی تاڕادێک خەفیفدایە بە دابەزین، بەڵام من پێشبینیوی لێ دەکەم کە ئەم زۆنەش بشکێت. لە دوای شکاندنی زۆنەکە داوجۆنسیش دەتوانێت بەرزبوون بەردەوام کات تا ئاستی 41960 پاشان لێوە دەست بە دابەزین کاتەوە بگەڕێتەوە ئاستەکانی 40,000. بۆیە تکای ئاگادار بن بەڕێزان، داوجۆنس و نازداک و هەتا داکسی ئەڵمانیش زۆر حەزەری لێ بکەن بۆ مامەڵەی فرۆشتن و هەر دەرفەتێکی فرۆشتنیشتان بەدی کرد لەسەر چارت بەبێ بەکارهێنانی ستۆپلوس داخڵ نەبن و فکرتان لای ئەوە بێ کە هێشتا ئاڕاستە گەورەکەی بەرزبوون و لە هەوڵی تارگێتی بەرزبووندا کە بیپێکێت بۆ شێوازی کە باسمان کرد. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون. داوجۆنس، نازداک هەروەها ئەڵتون. داگەری هەر گۆڕانکاری و ئەپدەیتێکی نوێی شیکاری و سیناریۆکان لە گروپی سمارت ترێدەر گۆڵ ئاماژەی پێدەدەین. هیوادارم ببێتە مای سود و قازانج بە تەواوی بازرگانان. هەر شاد بن.